دەم باش تەماشاوانە نێژاجاردن بەرنامە خۆ بەرنامە مایکی خەریک بخێر بێن بابەتە ئێروژی کە بە ناو و نیشانن ئەندامین پەرلەمانی ناوبەرە پاراستنا بەرژەوەندیên gel an ku nûneratiya gel da û parastina berjewendiyên taybetên xwe di demekê de ku li Parlemanê Kurdistanê gelek wesat car dihête gotin ku hin parlamenter hene bû berjewendiyên taybetên xwe hewl didin û hin jî kene di çarçûvê berjewendiyekê yê aliyekê siyasiyê diyarîkirî hewl didinek di çarçûvê berjewendiyê giştî parastina berjewendiyên giştiyên xelek di dawî pêşa jî de temaşevanên nîje wekû hewe jî di nava nûçeyên me de guhdarî kirî îro çar parlamenterên fraksiyona goran li Parlemanê Kurdistanê dest ji endametiya fraksiyona goranberdan wekû endamên serbixwe li Parlemanê Kurdistanê xwe ragihandin di demekê de ku li gûrî ragihaneka rêxerê giştiyê tevgera goran Navşîra Mustafa evan kesan hewl daye ku hind îstîfade li hind bînayên şiqa bikin ku ev mulkê giştiye ji ber hin dijî ev kese Navşîra Mustafa ku dibêje ku beriyan ha daxwaz wan keseke ku daxwaza lêborînê li raya giştî bikin ji ber ku ew nûneratiya xelkî dikin nek nûneratiya taybeta xwe bû berjewendiyên taybetê xwe gelû di nihada li Parlemanê Kurdistanê endamên parleman hîn çawa jê razî ne gelû belê endamanî parleman li nêwan parastinî berjewendî xelk û an ku nûneratîkirdinî xelk û parastinî berjewendiya taybetekanî xweyan da yekêm peywendîşman Abdulqadir li Hewlêr e ئەو کاتت باش هەموو کاتێکت بەڵێ کاک عەبدولقادر فەرموو برای بڕێزم ئەمدام بەرلەمان نوێنەری خەڵکە دەبین ڕێی خەڵک بگەینیتە بەرلەمانی کوردستان و بۆ چارەسەرکردنی کێشەکان و لۆوەی نەچیتە بەرلەمان بۆ ئەوەی ببتە تازیر و دەوڕەمەند ببێ و سوقەی بدرێتێ و نازانم چیە و جەماعەتی گۆڕان ئەوە جاری کە چوون بە هیچ مرامەتی شەخصی خۆیان داوایان نەدەکرد زۆرشە تەبوو ڕەتیان دەکردەوە تڕمێرکردنیان ڕەت دەکردەوە حیمایەت ڕەت دەکردەوە ئێستاکە زۆر کەسە لەناو بەرلەمانی وایە شوکەکانیشمان بدەنێ بە ئاخری وانێ لێ کوردستان ڕەکات ئەندامە بەرلەمانکارەکان دەبی تەوزیع بکرێ کاکە قەیدیناکە ئەوانە نوێنەری خەڵکن وای وێنەیە خەڵک داوا بکاتن کەوا ئەوانەیە دەبنە ئەندام بەرلەمان بەخۆ بەخشی بێ ناو بەرلەمان داگیرتن تێرەگەی ئەو هەموو پارەیان لێسەرف دەکرێ تێرەگەی بۆ بە بەرای من حەوت شتانە دوورە لە دیموکراتیەت بەڵێ کاک عەبدولقادر خەڵک دوورە لە هەموو مەلامەک هیوادە فەرموون جەنابە دەگەنێ کۆ قسەیەکی دەبی بەڵێ سوپاس شێرزا لە شاری سلێمانی شەو باش باشتر کا شێرزا فەرموو ئەزاین چۆنە من پێم وایە ئەگەر تۆ خانوویە بکەیت ئەگەر ئاساسەکە و باش نەبێ دوایی یا دیوارەکان شەقە بات یا ڕوخێ اینجا درزی تێبێ ئەو خانووە کە درزیشی دیا بۆم دیوارە لە یەک جیا بێتەوانێ جامیش پێم وایە ئەم برادرانە لەسەر بنەمایەکی پتە و نەچنەتە ناو حیزبەکەیانەوە یا بە ئینی خۆیان بە وتەی خۆیان ئەمان لە پێناوی میلەت و فەقیر و فوقەرای شەکەم بەس من پێم وانەیەوە بێت هەمووی مەساڵەحە شتەکانی ژووردە وردە دەرئەکەوێت کەوانە بۆ مەسلحەت دوای ئەو شتەکەوتون ئەما تا ئێستا حەوتیان واز بێنێ خۆیان 25یان ئەمایەوە هەشتی مایەوە عەفو هەژدەی ئەو هەژدەیەش بەڵام بێنێتەوە دا کاک شێرزاد ئەمە یەکەم جار نییە پێشتری چەندین ئەندام پەرلەمانی تر لەسەر لیستە جیاجەکانی ناو پەرلەمانی کوردستان دەستیان لە کار کێشاوەتەوە بەهۆی ئەوەی کە پەرلەمانەوە پێویست ئەدایەکی باش نییە بۆ بەڕێوەبردننی ئیش و کارەکانیان ئەمە یەکەم جار نییە بەم شێوەیە هەڵوی سەر بگرێت لە ناو پەرلەمانی کوردستانە تۆ چۆن لێکە دێتەوە ئەدای پەرلەمانی کوردستان و وڵاتێکی هەرێمی کوردستان تۆ لە ئێستادا چۆن لێکە دێتەوە من لە هاوپەیمانی کوردستانە نازانم بەو شێوەیە نەمدیوە بچێت دەرەوە جاگەر بشێ دەرەوە جێگرەوەیشی هەیە بەس ئەمان تەنانەت جێگرەوەیکیشیان نییە بۆ ئەوانی خۆیان بەڵێ من پێم وایە ئەدای پەرلەمان ئەدایەکی باشە یعنی باش ئیشەکات ئیجاهات دنیا هەرواشە بێ من پێم وایە مەحەمەی مادی بێم خەڵکە لێی ڕازی نابێ ئەوە دڵنیا بە تاکید بە ئەوە بەڵێ خاک دۆست لە سلێمانی خاک دۆست ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش هەموو کاتێکێت قوربان چاو ماسەکەم سپاس فەرموو
کاکە جا منەمەوێ بڵێم وەڵڵای یعنی شوان سەرماندی کە خەمی کوردایە پای کوردایە تێگەی ئەمە بۆ ئەوە نییە بڵێ وەڵا هەڵە حسابێت لە ئارایە بەس سەرماندی خەری کوردەدی زۆر دەستخۆشی لێگەم بەڵام سەربەست لە شاری سلێمانی لە پەیوەندی پێشتردا ئەڵێ ئەوە لەسەر بنەمایەکی پتە و نوێنەر نەچوونە پەرلەمانەوە کەواتە لەسەر بنەمایەکی پتە و سیاسەتێکیان نەداڕشتووە لەبەر ئەوە ئێستا ئەم جیاکاریە لێ پەیدا بووە. برا بەڕێزەکەم خەڵک هەموو قسەیەکە بەڵام ئەو کابرایەتە کرددادی خۆی سەرمانی لە خەمی کوردایە بەڵێ تێگەی بەرزەوەندی خۆی نایە بەرزەوەندی خەڵکەیە مافەکەیەوێت میلەتەکەیەوێت تێگەی سەرماندی لە خەمی تازی کوردایە بەڵێ خاک دۆست حەزناکە پەرلەمانەکانی زۆر سپاس پێین دەکەێت تەماشاوانە نێژاوە وەکو تێزانین لە گۆر یاداشتێکی 37 ئەندام پەرلەمانێن کوردستانی بەریانەها داخواست کرد بوون کۆ ئەو شقێن کۆنها تێدا ئاکنجینە ژاریە سەرۆکاتی پەرلەمانی بە هەمان نرخ پەرلەمان بە 20,000 دلاران کۆکردە بوانە بفرۆشە و لە سەروانەژی بێتە تاپۆکردن دەدەمێکێتە کو ئەو شقە دنەهادا بەهایەوان 600,000 دلارە و دەنا بەوان کەساندا کوافیا داشتە ئیمزا کرد بە کوف شقێن کو ملکێ گشتیە بێگومانی پەرلەمانیە هەر خۆلەکە پەرلەمانی هەر کەسێ ببە ئەندامی پەرلەمانی مافیای هەیە دەنا بەوان شقاندا کنجی ببە چارج ئەندامی پەرلەمانی کوردستانی لەسەر فراکسیۆنە گۆڕان ئەفیا داشتە ئیمزا کرد بوون و وەکو ڕاگەهانە تەفگەرە گۆڕان و ڕێکخەرێک گشتیوێدا تێکەوە چەند جارەوان ئەو ئەندام پەرلەمانە هەیدارکردن کو پێویستە داخوازە لێبورینە لە ڕایەگەشتی دیکەن لێ ئەوان نەکرد ژبەر کوان گوتبووان کو پێویستە ئیسیقالێ بکەن لە ئیرۆ ئەوان وەکو ئەندام پەرلەمانی سەربخوا خۆڕاگەهاندە لە پەرلەمانی کوردستانێ سەربەست لە شاری سلێمانی کاتت باش هەموو کاتێکت کای سەربەست دەستخۆشتان یەکەم زۆر برای بەڕێزم ئەوانەی کە دەنگیان پێدراوە وەکو ئەندام پەرلەمان کە هەڵبژێردراون لە فلستێکا بێتن ئەوانە ملکی منسەبەکە و کورسیەکە و ئەندامەتەکە ملکی خۆیان نیە ملکی میلەتە یەک لەوان لەو برادران با من بۆ نمونە بێنمەوە یەکی لەو برادرانێکەوە ئێستاکە استقلالێتی خۆی ڕاگەیان یاخود بڵین ئەوە بێ لەو چوارانە ڕەنگە بەدەیان زار بە منی وتۆ من قەرزاری خوێنی شەهیدانم منە بێت تاویزی خوێنی شەهیدام بکەمەوە تاویزی خوێنی ئەنفال بکەمەوە نازام چی نازام ئەو قەرزانە کەچی ئێستا کە دەرکەوت ئەگە بەدەستی بێتن قەبری شەهیدەکەشە فرۆشێتن مادەم بۆ تمۆحی خۆی چۆتە پەرلەمان و بۆ خانوو شقە و خانوو توالە یاخود پەرلەمانتار شخصێکی ئاساییە لای هەموو کەس هەڵمان بژاردوون دەنگمان داونەتێ بۆی لە مافی ملت پێستنەوە نەوەک تەنیا پەرلەمانتار هەیە تاکو ئێستا کە ئەوە 2 ساڵی بەسەر تو ئەوەی دەولەی پێشوو 4 ساڵیان بەسەر و تەنانەت بۆ یەک جاریش دەستی خۆیان بەرز نەکردوتەوە توانای شۆتی مرور ڕێکیان نییە بە هەمویان کە ڕۆژی 1000 دەستی خۆی بەرزەکاتەوە بەڵام ئێستا کە سەرۆکی پەرلەمانی دەستی پێکردوێ لە چەند ڕۆژی ئەخیری تەمەنیدا لە پاییزی تەمەنیدا و ئێستا کە هەیەوێتە تەخشان و پەخشانی پارەی ملت بکاتن بۆ پەرلەمانتار بۆ مۆزەفەکان ئەو فەرمانبەرانی ئەو فەرقیان چ لەگە فەرمانبەرەکانی دەوڵەت و کەوارە هەرێکی شەش کە پێویستە کەواتە کاک سەربەستە کۆتاڵی ئەو هەموو ڕەوشەی کە هەیە ئەی پێویستە چی بکرێت بۆ ئەوەی پەرلەمانێک ئەکتیفە بێت کە پەرلەمان شوێنی یاسادانانە شوێنی تەشریعاتیە ئەنی پێویستە چی بکرێت بۆ ئەوەی پەرلەمانێک ئەکتیڤمانە بە هەر یاسەیەک هەر بڕیارێک دەربچێ لە خزمەتی گەلدا بێت چاودێرێکی زۆر مکۆن بێت لەسەر کارەکانی حکوومەت یەکەمین شت لە پەرلەمان کە مەسەلەی زۆرینە نەمینێ دراست بمینێت دراسەتێکی عەلمی لە بەنی خۆیان لەسەر هەر قانونێکە تەمە شوێنی دەرکردنی یاسایە نەوە کە بیان هێوشتێک تێپەڕینێن تەنانەت بە 2 حزبی دەسەڵاتدار هەستن بە زۆرینە شتەکان تێپەڕێنەوەیە دوای وەی گوێڕایەلی سەرۆکی پەرلەمان نەوەک سەرۆکی پەرلەمان وەکو کابرایەکی حەسیر مەیدانی تەعامل بکاتن لەگەر تەنانەت ئەندام پەرلەمانکان شۆتی ئەم لە قەدیمەکانم بکرێتەوە زمانی بەعسکە باسی بەڵێ کاک سەربەست بەڵێ سپاس پێیان دەکەێت ئازاد لە چەمچەماڵەوە کاک ئازاد ئەم کاتەوە بەش فەرموو ئەم کاتتان سپاس دەکەم دەستخۆشی ئەو بەرنامەیەک یەکەم زۆر سپاس برای بەڕێزم پەرلەمان و پەرلەمانتار مەرجعێکی گەورەی کوردە جهتێکی تەنفیزی و تەشریعیە بۆ مراقبەی حکوومەت و دانانی یاسا و تەشریحات بەڵام دوێنێشەوە گوێم لە بڕیارێک بوو لە 6 دەفتەرەوە تا 15 دەفتەر بە قیسی 25 ساڵ بۆ ئەندام پەرلەمانەکان بۆ فەرمانبەرەکانی پەرلەمان بۆ فەرمانبەرەکانی پەرلەمان ئەی قوڕ بەسەر من 31 ساڵ خزمەتم هەیە لە دەشتە پانوبەرینەکەی گەرمیانە خاوەن 1 مەتر زەوی نیم
ئەی من چی بکەم ئەی باشە اینجا ئێمە خوابێ عەقدێک لەگەڵ کۆمپانیایەکی ئەمریکیە بکەین سەرمایەکەی بۆ ئەندام پەرلەمان و فەرمانبەرانی ئەندام پەرلەمان بێتە یعنی 4 ساڵ ئەندام پەرلەمان بێ و دەرچێ بە خانەنشینی بە 5 ملیۆن دینار و ئەی من قوڕیشێ بەسەر خۆماکەم پاش 31 ساڵ خزمەت تا ئیسا بە خێزانێکی گەورەوە کرێچیم خاوەن 100 مەتر عەرزیم لەم کوردستانە پالوو بەرینەیە ئەی هاوار بۆ ئێمە لەگەڵ ڕێزم سپاس سپاس باوکی هێوار لە چەمچەماڵەوە کاکەم کاتت باش هەموو کاتێکت باوکی هێوار سواس دەکەم بە قوربانەوە ئەمەی لەسەر موچەی پێشمەرگە مەقسە بکەم بەنسبەتە و بڵێن لیژنەی زۆر دای لە بوری نەگەنکە زۆر بە کورتی لەبەرەوە تکایە با لە تەوەر دەرنەچین لەبەرەوە تاوەرێکی گرنگە با لە تەوەر دەرنەچین بە کورتی ئەندام پەرلەمانانی بڵین لە هەروێ دانیشن باز بڵین لە بەرژۆندی خەڵک بکەنەوە بۆی خەڵکۆ نەچوونە بوێ دانیشن ئیش و کارەکانی خەڵک ڕای بکەن من بەس مەقسەدم ئەوەیە بەس بۆ بەس موێزی پێشمەرگە بەس بۆ موچەی پێشمەرگە تاخیرە بێ و لە زۆر خۆیان نادێ بۆ کاتی دیاری نیە و بۆ کەس دی نافسێت و بۆ تایسە کەسێ نەبووە لە پەرلەمانێک جوملێ نەبووە سەرۆکی لێژنەی پێشمەرگە هەستێ بڵێ ئێمە داواکاریمانەوەی پێشمەرگە فەقیر پێشمەرگە کرێچیە هەمە نیەتی چاوەڕێ و معاشێتی لەوە دوو معاشە شک نابێن دوێدا فەرمانگە لێمان ناوەستن ئێمە مەجبوری ئێمەش نازانین چی بکەین ئیسەر کەوتینە وەزعێک و نازانین کەس خەی پێمانیژ شیرم بەقەرس شمان بادێ مەقسەدمەوە بەس مەقسەدم موسەی پێشمەرگە دیاری بۆ ناکرێ بۆ لە وەخت خۆیان نادرێ وەک ناوخۆ وەکو وەزارەتەکانی بەڵێ باوکی هێوار بەڵێ سپاس فاتیمە لە سلێمانی بەس تکایە لەسەر تەوەرەگە فاتیمە خانم کەتەوە باش زۆر سپاس دەکەم برای بەڕێز بۆ ئەو بەرنامە جوانە بە ڕێزەی کە تۆ پێشکەشێکەکەی هیوادارم هەردەم بەردەوام بیکەوە لەگەڵ هەموو بینەرانە ڕاوبۆچوونی خەڵک وەرەگری هیوادارم هەر قەڵەمی سەر قاقەزیش نەبێ بەڵام هیواداریشم کە ئەم گفتوگۆی هاوڵاتیان بخەنە سەر قاقەز و پێشکەش پەرلەمان بکرێ هیوادارین ئەوانیشە ئەو لایەنە بەرپرسەکان کە ئێوە سەرنجی خۆتان ناڕاستەیەکەن هەمویان جێ لێ بێ و هەمویان سەرنجی ئێوەش لەبەر چاوار بگرن بەڵێ بەڵێکان من فەرمانبەرێکم 31 ساڵم خزمەت هەیە بەڵێ ئایا بۆچی ئێستا پەرلەمانتار کە قەرارێ دەرەکا سەرۆکی پەرلەمان ئەبێ لە پاش چەند مانگە ئەچێتەوە ژێر دەستی پەرلەمان و ئەمێنێتەوە دەی ئەملا ئەولای پێکەن هیچ قەرارەکە تەطبیق ناکرێ فەرمانبەرێکم 31 ساڵم خزمەت هەیە هەتا کەم ئەندامیشم ئەمە یەک دوو هەمیش تا ئێستا ساحبی بستی عەرز نیم ئایا بۆچی فەرمانبەرانی زوو 2 ساڵ تەعین بوون هەمووی دوو عەرزان وەرگرتووە ئایا بۆ فەرمانبەرە کۆنەکان پاش گوێخراوە هۆیەکەی چییە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لە فەرمانبەرە کۆنەکان ناپرسێتەوە هەمووی ژێرپێ خراوە لەبەر خاتری ئەم تازانی کە تازە تەعین بوون ئایا ئێمە تاڵی سوێری حکوومەتی بە ئەسمان چەشتووە ئایا پەرلەمان بۆچی ناپرسێ بڵێ ئەو فەرمانبەرە کۆنانە ڕێزێکیان لێبیگیرێ لە دائیرەکانە بەنسبەت هەموو مەدیرەکانی دائیرەکانەوە بەڵێ فاتیمە خان ئێمە هیوادارینەکو فەرمانبەرێکی کە ئەوەندە ساڵە خزمەت بەڵام هیوادارم لە ئێوەی بەڕێز داواکارم کە هەرچی گفتوگۆی هاوڵاتیان هەیە بخرێتە سەر قەڵەم و پێشکەش پەرلەمانتاران بکرێ بەڵێ لەگەڵ ڕێز و سپاسم بۆ برای بەڕێزم هیوادان سپاس بێندەکەشی تێمەش هیوادارین ئەو بەرنامەی مایکی خەڵک بێگومان بەرنامەی خەڵکی کوردستانە و مینبەری ئێوەیە ئێمە لێرە تەنیا خزمەتی ئێوەکەن هەر پرسێک گرنگ بێ ئێمەکەینەتەوەڕێەوە قسە لەسەرەکە ئێمەش پێمان باشە کە شوێنە پەیوەندیدارەکان جێ لە جادەی کوردستانی بێ لەسەر هەموو پێشهاتەکان تەوەرەکان کە خەڵک چیە لێ لەبەرەوە لەم بەرنامەیە لە زاخەوە تا خانەقین لە هەموو ناوچەکانە خەڵک دید و بوچنی خۆی لەسەر کوی سیستەمی ژیان لە کوردستان ناخێتە ڕوو ئێمەش هیواداری شوێنە پەیوەندیدارەکان جێ لێ بێ کە ئەم خەڵکە خواستی ئەم خەڵکە چییە بێگومان جێگرتن لە شەقامی کوردستانی بۆ سیاسەتمەدارەکان بوو یاساناسان بوو بەرپرسەکان بە شێوەیەکی گشتی ئەبێتە هویەی کە زیاتر بتوانن ئەجندای کاری خۆیان پێ دەوڵەماندتر لێ بکەن بەڵێ پەیوەندێکی تریشمان لەگەلە مستەفا لە گەرمیانەوە ئەم کاتت باش هەموو کاتێکت کای مستەفا زۆر سپاس من لەسەر پەیامەکەی کاکنە زۆر بەداخەوە هیوادارین دووبارە کایک مستەفا پەیوەندی بکاتەوە ئازاد لە دهوکێت گەرمەیە کایک ئازاد دەم باش دەم بۆش بڕۆ کەرەمکە بۆشی گەلێک سپاس برۆ سەبارەت بۆ بەتەکی دیدی شت ئەگەر گەلێک بکورتی بێباشە برۆ ئەس ژێرەوەنی هەوڵۆ دەوڵمە گەلەکم دەوەگیری یعنی چۆرتە خاستێ چتش نایرا دەستی مرۆڤ مرۆڤێکی تەماڵۆخ یعنی خرێن مرۆڤی کیوی بین کاژی داینۆکە سەرۆڤێ چەندەی تۆ چ شتی کاک ئازاد بەڵێ پێشمەرگەی بەڵێ زێرەوەنیمە بەڵێ هیوادارین
ئەوە چەند جۆرە گوتی دێچێکەن و چێکەی پشتی وێسەرایی وێ ینی کەس ئەدێ کەس چ بۆ بەت تشتێکی سەرێ چەند نەگەرەبە بەڵێ ئەم هیویدارین جێن پەیوەندیدار گۆهداریا سەرنجە دەگەر بە شنو لە شاری سلێمانیەوە ئەم کاتۆ باش هەموو کاتێکی شنوخان دەست بۆ بەرنامەکەت زۆر سپاس وەڵام لەسەر شتێک قسە بکەم لەسەر ئەو ئەنجام پەرلەمانانە ئەی باش ئەنجام پەرلەمان بۆ خێرا لە بەرامبەر شقۆ و ڤێلایە هاتە قسە و پارەوەر بگرێت و کە هەشیانە و هەمویانە ئەی ئایا 23,000 کە خۆیان داتیان تۆ کرێتی لە سلێمان بەس لە سلێمانیا هەیە چەند ساڵە ئەو خەڵکە فەقیریان بە هەوەیەکی کرێنشین ئیخفال کردووە و ئەم خەڵکە هات و چۆپی ئەکەن و ئەم سەرەوسەری بۆ ئەکەن ئەی بۆ تا ئێستا قسە لەسەر ئەوە ناکرێ بۆ ئەم خەڵکیان بە هەوەیەک ئەو خەڵکیان مەشغوڵ کردووە کە چەنە دڵیان پێی خۆشە کە ڕۆژێ لە ڕۆژان 100 مەتر ئەرزەیان بدرێتێ ئەی بۆ ئێستا من حاڵی حاضر من خۆم قەینا خانوێ ماڵی باوکم خۆی کرێتیە 250,000 ئەیە دوو ژوورە برایەکم چەند ساڵە ئاساییشە کرێتیە دوو ژوورە 250,000 ئەیە ئەمیکەیان کە تازە ژنی هێناوە ئەویژەر لە دایرەیەکی حکومیایە و سەر بە حیزبێکە 250,000 ئەیە یەکی بە هەوەیەک مەشغوڵ کراون ئەی بۆ قسە لەسەر ئەوە ناکرێ بە هەر سێکیان بەو سێ هەوەیە 100 مەتر ئەرزەیان دەنێ نەک فەرمانبەرێکی پەرلەمان لەوانەیە خوێنەواری هەر نەبێ لەوانەیە جنێویش بە حیزبەکە بەڵام ئەو هەموو پارەیە درێتێ بۆ لە پێناوی خەڵکە چی بکە دێڵایە و خەڵکە چی لێ بەڵێ سۆران هەر لە شاری سلێمانیەوە لەگەمانگاک سۆران لەسەر ئەو پێشاتەی لە پەرلەمانی کوردستان هاتووتە ئاڕاوە جەنابە سەرنجت و چێ فەرمۆ پێشەکەی دەستخۆشی بەرنامەکە لێکم بەڕێزم گەلێک سپاس هەر لێرەوە حەزەکەم سڵاو و ڕێز بنێرم بۆ بەڕێوەبەری ڕێخەری بزودنەوەی گۆڕان کە هاتە سەر هاتە دەنگ لە سەر ئەو پەرلەمانتارانەی کە لە بەرژەوەندی خۆیانە ئیشیان کردبوو هەیواداریشم لیستی کوردستانی بێتە دەنگ لەسەر ئەو پەرلەمانتارانەی کە بەرژەوەندی خۆیان خستۆتە پێش بەرژەوەندی میلەتەوە و من داوا لێرەشەوە لە کاروان ساڵح حەکەم کاڵێ وەکو کەسێکی سەربەخۆمێنمەوە و من یەکیان خۆم دەنگدەرێکی بزودنەوەی گۆڕانم قەت ئەو کەسەی قوبوڵ نییە کە بێت یعنی وەکو ئێمە دەنگمان پێدا بێ بۆ بەرژەوەندی خۆی داکۆکی لە بەرژەوەندی خۆی کات داکۆکی لە مافی هەموو کورد و هەموو کوردستانیەک بکە بێ جیاوازی چ یەکێتی بێت چ پارتی بێت چ گۆڕان چ ئیسلامی بێ و من داوا ئەکەم لە سەرۆکی پەرلەمان ئایا ئەمەی چۆن پێ قوبوڵە کە 35 پەرلەمانتار دەستدرێژی کەنە سەر مافی خەڵک دەستدرێژی خەنە سەر مافی خەڵک و مافی خەڵکە یعنی ئەو پەرلەمانە و شوخانەی کە کراوەتەوە بە مافی پارەی من و کۆمەڵی کەسی تر کراوەتەوە مافی هەمومانی بەسەرەوە داواکەم لێ پێچینەوە لە هەرێمیان بکاو دەستخۆشی بەرنامەکە سپاس مامۆستا ئاکۆ بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵ لە گەلمانە مامۆستام کاتەوە باش فەرموو ئەم کاتتان باش سڵاوتان لەبێت گەلێک سپاس من زۆر خۆشحاڵم بەڕاستی کەناڵی ناویە هەمیشە پێشنگ بووە بۆ شتە تازەکان هەر بەرنامەیە کە لە ئەوقیتی بەرنامەکانی مامۆستا گەر شوێنێکە ببوورێکە شوێنێکە بگووری بۆی باشتر جێمە لە دەنگی تو بێ بەڵێ دیارە بەڕێز بەڕاستی دەستخۆشی لە بەڕێز کاک نەوشیروانەکەن هیوادارم سەرجەم سکرتێری فراکسیۆنەکانیش ئاوا هەڵوێستیان هەبێت لەبەرەوەی بەڕاستی ئەندام پەرلەمان بە دەنگی خەڵک چووە بە خوێنی کەسوکاری شەید و ئەنفاک چۆتە ئەو جێگایە نەچۆتە ئەوێ بۆەوەی باشترین کارە و باشترین سوقا یەکەمین کاری پەرلەمان ئەوە بوو کە باشترین سوقا و باشترین ساری بۆ خۆیان کردی لە کاتێکا ئێمە من بەڕێوەری پەروەردەی چەمچەماڵم دەیان مەکتەبمان هەیە بەڕاستی لە وێرانترین شوێنان یانی خوێندکارمان هەیە لەسەر ڕەحلمیە لە سەریدانیشەیە وە دەیان کارە ساتی تر کە بەداخەوە خەڵکداری نییە بخواتەوە ئەوەی نیە کە چێندان پەرلەمانەکانی ئێمە لە باتی ئەوەی بیست لە خەڵکەنەوە بیست لە خۆیانەکەنەوە بۆیە من بەڕێی من کاک نەوشیروان جوانترین کاری کردووە و هیوادارم بەڕاستی خیزەکانی تری ساو لە کاک نەوشیروان کەن بۆ ئەوەی کە ئەندام پەرلەمان بەڕاستی بیست لە خەڵک کاتەوە لەبەرەوەی شوێنەکەی شوێنێکە بە دەنگی خەڵک چۆتە ئەوێ و من بەتایبەت معارەزا بەداخەوە بۆیان کە جگە لەم هەڵوێستا کە پێشووتر بۆ زیادکردنی حیمایە بوو ئەوانە هەمویان دەنگیاندان کە نەبوو ئەوان بیان کردایە و من هیوادارم بەڕاستی سەرجەم ئەندام پەرلەمانەکان بە حیزبی دەسەڵاتیشەوە کە ویشتانیان بکەنە کار
و ئەو شوێنێکە بەڕاستی بۆ خزمەتی خەڵکی نەک بۆ ئەوەی کە ئیمتیاز و ئەوانە وەرگرن. من دووبارە سێبارە دەستخۆشی لە نالیاکەم، هیوادارم کە چەند ئەڵقەیەک لەسەر ئەدای پەرلەمان بکە. زۆر سپاس مامۆستا سەرنجی تۆ لە بەرچاوەرەگرین. ڕزگار لە شاری کەرکووکەوە. ئەم کاتت باش هەموو کاتێکت کای ڕزگار. کاکە پیرۆزبایی لە خەڵکی کوردستان دەکەم بۆ ئەو پەرلەمانە جوانە بەڕاستیەندان پەرلەمانی چاکی تایە و تەمەشاکەین لە ڕووی بیناوشتەوە بینایەکی جوانیان دامەزراوەندووە، بەڵام ئەمە هەمووی سەر و سیمایە. ئەگەر بین لە ناوە ڕۆکۆلێکی بلێن دەبینین کۆمەڵە زەخت لەسەر پەرلەمانە، کۆمەڵێک فشار کەوتۆتە سەر ئەندام پەرلەمان، وایە لە دوای دروستبوونی ئۆپۆزیسیۆن کۆمەڵێک کارکراوە، بەڵام دڵنیا بنەوە هەمووی لە بەرژەوەندی تاکە کەسا بووە، یعنی با بڵێن ئەو کەسانی کەوا ئەم شتیان پێ قبول بووە تای سەر زەرریان پێ نەکەوتوە، زیانیان بەرنەکەوتووە. بۆ بەڵگە بوو ئەمە چەندین ساڵ کورد شەڕی خۆ بەخۆی کرد. من دڵنیام ئەگەر بێت و ئەم پەرلەمانە سبەینێک شتێک ببێت لەناو ئەم پەرلەمانێت لە بەرژەوەندی تاکە کەس و با بڵێن بەلایەنی حیزبیانە ڕوا، دڵنیام شەڕی کورد بە کورد دروست دەبێتەوە. هیوادارم شمە شتە ڕوونەدا بە گەشتبینی باسی دەکەم، ئیشەڵا ئەو شتەش ڕوونادا. زۆر سپاس. فات لە شاری سلێمانی لەگەڵمانە. کاک فات ئەم کاتەوە باش. ئەم کاتیزان باش. زۆر سپاس. لەسەر ئەدای پەرلەمانی کوردستان لە ئێستادا بەکۆ کاک ڕزگار لە کەرکووکەواڵێ پەرلەمان بەس بینایەکی جوانی هەیە سەر و سیما، بەڵام لە ناوەڕۆکە وەکو پێویست نییە. تو چیاڵی؟ من ئەوەی ئەڵێم پەرلەمانیش بەشێکە لەم وڵاتی خۆمان. ئەم گەندەڵیە پەری هاوشتووە بۆ هەموو دام و دەستگاکان، پەرلەمانیشی گرتوێتەوە. دیارە 35 ئەندامی پەرلەمان ئیمزای کردوتە سەر ئەوەی امتیازاتێکی تایبەت بۆ خۆی دابین بکە. ئەمە خۆی لە خۆیان بێوەفاییە بەرامبەر ئەو کەسانەی کە دەنگیان پیاوە، ئەبوایە پێشتر بیریان لەوانە بکردایەوە لەو چەند سەد هەزارە کە دەنگیان ناوە. دیارە ئەمە بەس گۆڕانی نەگرتوێتەوە، هەموو ئەندام ئەو فراکسیۆنەکانی تریش کردوێتەوە. ئێمە من پێم باشە فراکسیۆنەکانی تریش هەمان هەڵوێستیان هەبێ. دیارە خاڵێکی تریشی زۆر گرنگ هەیە، سیستمی هەڵبژاردننی ئێمە وەکو سیستمەکانی تریش هەر سەقەتە. چییە سیستمی ئێمە؟ سیستمی یا داخراوە یا نیمچە داخراوە. ئەمە خۆی وایە کە ئەبێ ئەو ئەندام پەرلەمانی کە دەرەچێت سەر بە حزبەیەک بێ. ئەگەر سیستمەکە بکرێتە سیستمی دائری، هەر یەکێک خۆی تەرشیح خۆی بکاو لەناو خەڵکە ناو سومعەیەکی چاکیە بێ، حزبەکەی نەبێتە پاڵپشتی، ئەو وەختە وای لێت خەڵکانی باش ئەگەنە پەرلەمان، خەڵکێک کە امتیازاتی خۆی بێوێ بە پاڵپشتی حزب ناچێتە پەرلەمان. کەواتە کاک فات ئەو فلتەری ئێستاە کە ئەندام پەرلەمان بێ دەستنیشان نەکرێت لە پەرلەمان ئەو سیستەمی هەڵبژاردننی شەکۆتوالی پێت وایە هویەک بێت لەوەی کە وەکو ئەوترێت وەکو کاک ڕزگار مەسەلەن لە کەرکووکە وتی ئەدای کاری پەرلەمانەکو پێویست نییە؟ من بە تەسەوڕ من پێم وتم چۆن گەندەڵی لە هەموو دام و دەستگاکان هەیە، گەندەڵی پەری هاوشتووە بۆنەوە پەرلەمانیش، ئەو خەڵکانیش کە لەوێن بەو سیستمە هاتوونەتە پەرلەمان، بۆیە قابلی ئەوەیە کە تووشی ئەو هەڵە گەورەیانە ببن. بەڵێ ئومێد لە باژارە دووکە دیگەلمە کاک ئومێد دەم باش. سەبارەت بابەتیوە کۆچەکان بەڵێ دەست فوشکێژوی بابەتیکەم سپاس. طبعا دەست کۆرکێشانە بۆ چۆر پەرلەمانتۆری گوران لەدا تشتێکت بێ بێژم. بەڵێ هەمی پەرلەمانی يعني بيج نيناري خالتي كردستانينا. أرجع أرجع سالم لي هني هذا ما طم لك أخوك جنب درستاني. كسرت شوي مثلا برلماني بو برجمان جت فوق شخصي. دیدناتە هەیە چند ئەندامێت پەرلەمانی کوردستانی بتەوە هیچیانە لە گۆری بەرژەوەندیا خەڵکی بنەکە و توت بێژی کۆ بێگومانیی بە دەنگین خەڵکی چونەوێرێ. طبعا بو بوزيشن بون به بو تمام كرنو كمو كورتيت هاي. نظمة مثلا صديصات فروكسينا كردستاني كونين ناري همي الملاذ كرد بيت هر هندك كونين ناري هندك بس شين بيجين كونين ناري بتر فروكسينا كردستانية. بله محمد لە شاری هەولێرەوە کاک محەممەد ئەم کاتت باش بەڕێ هەموو کاتێکێت کاک محەممەد پەرلەمانی کوردستان وەکو هەمویان بە دەنگی خەڵک چۆن ئەوێ و نەراتی گەلەکەن تا چەند ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان توانیویانە لە ئاست داواکاری خەڵکی کوردستان دابن. والله بەڕاستی و ڕاستی بێ بەر تەسەوری من ئەگەر ڕێژەیەک دارین لەوانەیە سەتادەی ئەندام پەرلەمانانە کەفوو بن یاخود شایستی ئەو پلێ بن بەڕاستی بەڕێی من
یعنی چونکە ئەندام پەرلەمان لە هەموو وڵاتان یعنی کەسانی نخبە کەسانی بەتەمەن کەسانی خاوەن ئەزمون بەڵام ئێمە کەسانێکمان دیوە وەک ئەندام پەرلەمانی لە هەموو حزبەکانی هەنی ئەگەن ڕێژەکەم داناوکردن سەتاددا یعنی سەتادەی وا هەلبێکەوە پێی بوتێ ئەندام پەرلەمان بەڵام کەسانی ترمان نەدیوە پرۆژێک تەقدیم کرد لە مەسلحەتی عام بێ یعنی بۆ ئەوانە تەصدیق لەسەر بابەتێک بکەن کە لە بەرژەوەندی خۆیان بێ بۆی ئیمتیازاتێک وەرگرن من وەک کەسێک کە مامۆستامە 11 ساڵە مامۆستامە هەتا 1 مەتر عەرضم نییە لەو کوردستانە 1 مەتر عەرضم نییە لە کوردستانە یعنی من تەسەور ناکەم لەو ئەندام پەرلەمانە بەی هەموو حزبەکانەوە کەسانێکی وای تێدا بێ کاریگەر بن کەوا بتوانن بەرژەوەندی میلەت لەسەر بەرژەوەندی خۆیان دەنن بەڵکو سەبارەت بەو ئەندام پەرلەمانەی کە گۆڕان کە باست کرد کەوا دەرچوونە وازیان هێناوە ئەوانش بەڕاستی پێویستە لە ناو حزبەکانی خۆیان ئەوانە دەرکرێن لەبەرەوەی ئەوانە حزبیان بەکارێنە وەک پردێک بۆی بگەنە ئەو پۆستە و هەروەها فێڵشان لەگە ئەو خەڵکە کردوانێ ئەو کەسانە گەبات بە ناوی خۆیان هەڵبژێردرابە لەوانەیە لە خانەوادەکەی خۆیان دوو دەنگیان نایەنە بەڵام ئەوان کە لە سەلیستێک خۆیان حساب کردووە بەڕێی من ئەوە فێڵکردنە لە خەڵک و فێڵکردنە لەو حزبێکەوە بە ناوی ئەو بوونەتە ئەندام پەرلەمان سەبارەت بە ستایشکردنی ڕۆلی بەڕێز کاگنی چیروان بەڕاستی یعنی من هەتا کەسێکم نەدی لە تەلەڤیزیۆن ینی باسی ئەو خاڵە بکە بەڕاستی ئەوە نقطەیەکی زۆر تاریخیە و زۆر گرنگە و زۆر مێژوویە ینی کەسێک سیاسەتمەدارێک لەو تەمەنە گەنجە ینی تەمەنێکی وا گەورەی نییە بەڵێ جان وەلە کاک محەممەد سوات بە سەرنجەکانت عەبدوڵڵاه لە هەولێرەوە کاک عەبدوڵڵاه بەداخەوت دیارە پەیوەندی کاک عەبدوڵڵاه داخەڵە بینەرە بەرزەکان دوای ئەم ناوبەرەش لەسەر هەمان بابەت پێکەوەی جاردن سلااف تەماشەوان نێژە لەسەر تۆرێ جوواکی بتایبەت پیجێن NRT ڕێباس حەمە ئەمین بەم شێوە سەرنجی خۆی لەسەر تاوەری ئەمڕۆمانیشادا ئەلێ ناو شێرە مستەفە مێژویەکی تر بۆ خۆی تومارکەوەکە خۆیاڵێ هەروەها شاهین دۆری دەبێژە بەڕاستی بێگومان ئەندام پەرلەمان لە بەروێ چەندێ بوو بەرژەوەندی و مەرامێن تایبەتیان خوا دکە ئەوەندەژی دەپێ خەمەتە پاراستنا بەرژەوەندین هاوڵاتیاندا بە لەو ڕاست دوێ باریە دەمەت و جیاوازیەکە ناکەنەوە دەبێژە هەروە عەبدولقادر محەممەد دەبێژە لە ڕاستیدا ئەندام پەرلەمان واتە نوونەری ملت نەک لەوێدا داوا بکات بۆ بەرژەوەندی شخصی ئەی ئەو موچەزە بەلاحەی کە پێ درێ چی لەکەوەکو خۆیاڵێ بەڵێ محسن لە شاری سلێمانی لەسەر هەمان بابەت لە گەرمانە کاک محسین ئەم کاتەوە باش ئەم کاتە باش بەڕێزم باشیت زۆر سپاس فەرموو وەڵا لەسەر تەوەری ئەمڕۆتان بڵێن لە کاری ئەندام پەرلەمانان بەڵێ بەڕێی من ئەندام پەرلەمانەکانی کوردستان زۆر بەیان یعنی بەونەی لە بەرژەوەندی خۆیان کارەکەن لە بەرژەوەندی خەڵک کار ناکەن ئەمە لە چێ سەرچاوەگرتووە بۆ لە کاتێکا کە پێشەوە بچنە پەرلەمان وایان بە خەڵک گوتووە کە ئێمە نوێنەراتی ئێوەکەین ئێمە بەرژەوەندیەوە پارێزین ئێمە خزمەت گوزاری زیاتر پێشکەشەکەین ئێمە یاسای باشتر بۆ حکوومەت ڕاوانەکەن بۆ ئەی پراکتیزە بکرێت ئەی بووە کۆتواڵی بوو لە بەرژەوەندی خەڵک داینە لە ئێستا بەڕێز مەزانین ئێمە کە باسی ئەندام پەرلەمانەکەین یا باسی پەرلەمانێک ئێمە بێ سەرچاوەکەی بڕێن بۆ کە گەندەڵی لە کوردستاندا زۆر زۆرە گەندەڵیەکان هەموو شوێنێکی گرتوۆتەوە ئێستا گەشتوۆتە پەرلەمانیش کەم دەڵێم ئەندام پەرلەمانەکان هەمووی ناڵێم بگرە ئەندام پەرلەمانی بامان هەیە زۆر دیفاع لە مافی خەڵکان لە بەرژەوەندەکانی خەڵک کارەکە بەس بە تایبەتی ئەم تەوەریەم بەڕێزانی ئەمڕۆ کە ئەو لەسەر چوار ئەندام پەرلەمانەیە کە بە شوەیەکی گشتی ئێمە تهدیدمان نەکردووە بەسەرەوە بە شوەیەکی گشتی لەسەر پەرلەمان لەسەر پەرلەمانی کوردستان ئەندامانی پەرلەمان لە نێوان نوێنەراتی کردنی ڕاستەقینەی خەڵک و بەرژەوەندی پاراستنی بەرژەوەندەکانی خۆیان بە شوەیەکی گشتی ئەمە شێکێکە یەکێکە لە بابەتی ئێمە فەرموو بەڵێ بەڵێ ئەخمەی مەسەم لەوەیە زانین بایەمە زیاتر لەوە تێبگەین ئەو ئەندام پەرلەمانانەی کە ئەچنە پەرلەمان کە گوایان نوێنەری خەڵکردن و لە بەرژەوەندی خەڵک کارەکەن من ئەڵێم بە پێچەوانەوە لە بەرژەوەندی خەڵک کار ناکەن لە بەیانی ئۆپۆزیسیۆن نەبێ کۆمەڵ ئەندام پەرلەمانی تایە زۆر چالاکانە کارەکانی خۆیان دەکەن لە بەرژەوەندەکانی خۆیان خستۆتە لاوە بەرک و بەرژەوەندەکانی خەڵکیان خستۆتە پێش بەرژەوەندەکانی خۆیانەوانێ هیوادارم هەموو ئەندام پەرلەمانێک کە ئەچێتە پەرلەمان کە بە دەنگی خەڵک ئەچێتە پەرلەمانەوانێ ینی بەرژەوەندەکانی خەڵک بخاتە پێش بەرژەوەندەکانی وەکو بەڕێزی شەش ئافو بەڕێزی شەش تەلەفۆنی کەوتی ئەمە هەوەیەکمان بۆ کراوە هی کرێنشتین هەر چاوەڕێەکەین بەڵام سێک ئەندام پەرلەمانێک لەبەر خاتی ڤێلایەک لەبەر خاتی پارە هەموو بەرژەوەندەکانی خەڵک خاتەدا و بەرژەوەندەکانی خۆی خاتە پێشەوانێ هیوادارم هەمویان بەرژەوەندی خەڵک بخەنە پێش بەرژەوەندەکانی خۆیانەوە بەڕاستی پەرلەمانی کوردستان لەو کاتەی ئۆپۆزیسیۆن چۆتە ناو پەرلەمانە و لە بەتایبەتی بەزوتنەوەی گۆڕان توانێتی نەختێک پەرلەمان چالاکە بەڵێ کاک محسن کاتێکی زۆرمان بەدوودایکە یارمەتیمان بدەی گەلێک سوپاس سابیر لە بەغدا
کاک سابیر ئەم کاتەوە باش ئەلۆم کاتە باش بەڕێزم هەموو کاتێکت بەڕاستی دەستخۆشیتان لێکم بەڕاستی ئێوە خەریکە ببنە گۆڵی هەموو ماڵێک و بوشنە بەڕاستی ئینشاڵڵا مێدەوارم مرۆڤ خاوەن بەزەی و دڵسۆزەکانی ئەم گەلەستەم دیدەیە جۆرادێر بێ بۆ بەرنامەکەی ئێوە بۆی کەوا ئێمە بڕۆین بەرە ئەوەی کەوا بزانین چاک چێ و خراپ چییە برا بەڕێزەکەم خۆی هەموو مرۆڤێک ئەگەر لە ناخ و لە ناو قوڵایی بەزەیەوە هەڵ نەقوڵابێت و بچێتە شوێنی شاو وەکو ئەمانە بێ من حەزەکەم بوارم بدەی لەمەیە تۆزێک بتوانم ئەگەر بە کورتی لەبەرەوە خەڵکی زۆر لە سەیری پەیوەندیە ئەگەر بە کورتی فەرموو ئەڵێ پیرێژن بە کۆرچی کێ هێنا پڵاو و گۆشتی بۆ وان لێنا ئەنفال کران و کڵایان تێنا ڕۆژە لە ڕۆژان نایان نەهێنا شێربی بەوربی هەور دادێنی دوژمنی گەلتدا بڕزێنی گەر قاتێ جوانێ بۆمانە نەهێنی پلیسێکی سووری کۆنە ناهێنی بۆمان وا باشە سەردا نەوێنی ئەگەر نەشزانی ماستاو بێنی پشەپش ناخوا خۆڕاوەشێنی ئەڵێن مۆدێڕ و ئەدێ بهێنی ئەچی تەلایەن قسان لەگەڵاکەیڵی چاکە جان من خۆم سابر کەڵۆڕیم ئەندانی کۆمیتەی ئاگرم 15 ساڵ حکم بوومە زیندانی سیاسی هیچم بۆ نەکراوە نەفی بوومە بۆ قەزای حەدیسا 5 ساڵ لە حەدیسە سجن بوومە کەس هیچم بۆ نەکراوە دوو برام شەهیدا ئەمە بەڵگەیە و هەموو کەسێکی ناسن ئاسۆی شێخ نووریە ناسێ عومەری سەی عەلیە زانی هەمویان بەڵام من ئێمە بۆ گەلمان کردووە کە گەل بێ لە دوای ئێمەوانێ سەمدیدە نەبێ ئێستا ئێمە ئەڵێن کاکە ئەمانە ئەندام گیرپانن ئەندام پەرلەمان و ئەندامی گەل نین من دەستخۆشی لە بەڕێزکارنەوشی وانەکەم بۆ ئەو کارە پیرۆزەی کردی بۆ ئەوەی ئەمانە بەخۆیانە بچنەوە کاکە گیان کاک سابیر ئەمەی کاک ناوشیروان ئەمەی کاک ناوشیروان کردیوە کۆتواڵی کە دەستخۆشی لەکەی بە و هەڵویستایی پێت وایە ئەمە تا چەند گرنگە ڕنگدانەوە بێ لەسەر لایەنەکانی تر کە هەر ئەندام پەرلەمانێک کە نونەراتی خەڵکێکە لە پەرلەمان بە پێی بەرژەوەندیەکانی خەڵک نەجوڵێتەوە هەمان هەڵویستیا بێ لە بەرامبەر بەڵێ من ئەڵم با خەڵگاوانە ئەقڵی بێت ئەو سیارانەی بەدوای مەسوولەکانی ترەوەیە 20 ساڵ ئەگەر نەوشیروانی ئەوە سیارەی بەدوایە بەس بەو سیارانە کوردستان ئاوادان نەکرایە دەیەکانیان با خەڵک بەدوای شتی باشا بڕوا با خەڵک بزانێت چه خزمەتی گەلەکات شتێکی پیرۆزی کردو دەستخۆشی لێ ئەەکەم منۆکۆی ئەلانی بۆ ناکەم من ئاڵێم بەڕاستی شتێکی کرد لە شوێنی خۆیان بوو خۆشێکی زۆر پیرۆز بوو بۆ گەلەستەم دیدەیە بەڵێ کاک سابیر لە بەغداوە سوپاس بۆ سەرنجەکانت سەگیڤان لە شێخان دەگەلمای کاک سەگیڤان دەم باش دەم باش چۆنی برا باشی لێک سوپاس کەرەمکە دەستخۆشی بەرنامەیان گوتکەین و ئەم زۆر مەمنونین شنگو گەلێک سوپاس وەکو مەسەلا پێشمەرگا بابەتێ ماوەنیە بەس کەرەم کە بکورتی ئەوەگی پێشمەرگەم ئەوە پارێ زیادە بۆ خڕۆی هاتی یعنی ئەم نەگرتینە بەس زۆنین کە ئەمچینە ئەمژی نە پێشمەرگەی نەپا یعنی مەزێت زۆنین کە بەرتمە ناگریدم تۆلکیش جهی کارکێکیش لیوایە کیش فەوجێ و کیش فەرماندا سپیلکینە وەڵا بەڵێ کاک سەیبانی بیدارین لە فەرماندا سپیلکە وەکو پێشمەرگ بەڵێ تو وەکو پێشمەرگێک لە فەرماندا سپیلکەوە کە توت بێژی زیادە موچە بۆتە ناکێ بیدارین گۆهداریە سەرنجاتە ژیلانە پەیوەندیدار کرد بە هەندێرێن لە شاری سلێمانی لەگەلمانە دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس کاک هەندێرێن من دەستخۆشی لەواندا پەرلەمانانەکەم کە سەربەخۆی خۆیان ڕاگەاند و هیوادارم ئەندام پەرلەمانەکان تری بامان شێوە سەربەخۆی خۆیان ڕاگەیان و ئیتر سەربەخۆی خۆیان ڕابگەن و واز لەم کارارە بێن و دەستیان خۆش بێ هیوادارم هەموو پەرلەمانتارەکانی تریش سەربەخۆی بەڵام بەو شێوازەیە کە سەربەخۆی خۆیان ڕاگەاندووە بەداخەوە زوو تێلەفۆنەکی پچڕاند و نەهێش پرسیاری خۆمان لێ بکەین و تەواو بکەین شەفیق لە پیرەمەگرۆنەوە کاک شەفیقم کاتۆ باش ئەلۆم کاتۆ باش کاک شەفیق کاک هەندێرێن لە سلێمانی دەستخۆشی لەو پەرلەمانتارانەکە کە سەربەخۆی خۆیان ڕاگەاندووە پێت وایە بە سەربەخۆی خۆیان ڕاگەاندین سەربەخۆی خۆیان لە پەرلەمانە بتوانن زیاتر خزمەتی گەل بکەن زیاتر پەیامی خۆیان بگەێنن ئەن ئەو هۆکارێک کە دەستیان لە فراکسیۆنەکەیان کێشاوەتەوە تو چۆن لێکە دەیتەوە ئەلۆ بەڵێ کاک شەفیق ئەم کاتۆ باش هەموو کاتێکت
سەبارەت بەو پەرلەمانتارانە بەڕاستی من لەو ڕۆژەوەی کە ڕێژڵان کوژرا بڕوامە پەرلەمان نەما و شتێک نبینم ناوی پەرلەمان بێ بەڵام ئەوە دەبینم کە دیوەخانێک هەیە هی هەردوو حیزبی دەسەڵات و ئۆپۆسیۆنی تێدا میوانە لە ئەم بینەدا فراکسیۆنە ئۆپۆسیۆنەکان کە تێدا بەشدارن لەژێر هەر کاریگەریەکدا بێت لە ئێستادا تووشی هەڵەیەکی سیاسی ئەخلاقی بوون ئەوانەی کە داوای شوقیان کرد ئەوانەی کە داوایان کرد گیرفانیان پڕکرێ ئەوانەی کە داوای حەزوارە زویان کرد ئەمە شتێکە بۆیە من وەکو پەرلەمان ئەوە نبینم کە ینی بەمانای کەلیمە یاخود پەرلەمانتار بەمانای کەلیمە زۆر دەگمەنە لەم هەرێمەدا بەڵام یەک شتی تر هەیە سەبارەت بەوەی کە ئەوان ئەو هەڵایان کرد و داوای حەز و ئارەزوەکانی خۆیان کردووە بێگومان ئەوە سەرۆکی فراکسیۆنەکە داوای لێکردن کە دەست دەکار بکەشنەوە و ئەگەر لە کاتێکیشدا ئەوە ڕابگەێنن کە ئێمە وەکو کەسی سەربەخۆ لە پەرلەماندا بەشداری دەکەین ئەوە بێگومان خەڵک ئەو خەڵکی کە دەنگی پێداوە بۆی دەڕژێتە سەر شەقام و لە دژی خۆ پیشاندا دەکات دەبێت لە پەرلەمان بێتە دەرەوە چونکە ئەو لە ئاستی ئەو متمانەیەدا نییە کە خەڵک دەنگی پێداوە خۆ ئەوانە کە دەڵێن وەکو کەسی سەربەخۆ کاکە خۆمانە لە ئاسمانەوە نهاتوونەتە خوارەوە بۆی کە نوێنەرایەتی بکەن بە دەنگی خەڵک شۆ وەکەی خەڵکیش داوای لێ کرد ئەبێت لە پەرلەمان بێتە خوارەوە لە کوشتەکەی بێتە خوارەوە بەڵام من یەک پێشنیار بۆ جەناب دەکەم لەسەر ئەوەی کە لە ماوەیەک لەمە پشکاکە لە ڕۆژنامەکاندا بڵاو بۆ کە سەرۆکایەتی پەرلەمان کەسی نزیکی خۆی خەزوری بەڕایشکاری خۆی ئەگەر هەڵە نەبم خاننشین کردووە زۆرێک لە فەرمانبەرانی پەرلەمانی موچە و ئیمتیازاتێکی زۆری پێداوە کاکە ئەمەش هەڵەیە ئەمەش نابێت هیوادارم ئێوە بەرنامەیەک لە تەوەرەیەک لەسەر ئەمەژانن بۆ ئەوەی کە ئیتر چونکە ئەمە یەکشی تریش هەیە بەڵام زۆر کۆر دەبەرەکانمان 2 دقەماوە 2 دقە کاک فاتی سەرنجی تۆ گەیشت گەلێک سوپاس بۆ بەرە خەڵکی دیرێش لەسەری لە پەیوەندی زۆر دای لە بورینەکەین ئیسماعیل لە ڕانیەوە الو مرحبا سەرچاوم کاک ئیسماعیلەکە بە کورتی ئەم کاتت باشرا هەموو کاتێکت فەرموو زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم سپاس کاکە من شتێکم لەسەر ئەو مەسەلەی کە ئەوڕۆ کاردنووسیوان بەڕێ کاردنووسیوان وروژاندی وڵات من دەستخۆشی لە بەڕێ کاردنووسیوان دەکەم بەڕاستی شتێکی وروژان جێی شانازیە بۆ هەموو لایەک بەڕاستی جێی فەکرە بۆ ئەوانەی کە ویژدانی خۆیان ناپرۆشن بۆیە ئەلو بەڵێ کاک ئیسماعیل بەڵێ زیانات و ئەمزانی قەتەبودای لەبرنەکەم بێم باشە حەزبەکانی تریش چاو لەو بکەنەوە لەبەرەوەی سیحەوت ئەننا پەرلەمان ئەو داواکاری ئەوەیان کردووە ئەو ڤیلانیان بەناو بکرێت بەس چوار پەرلەمانتارەکەی لیستی گۆران ئەوەیان کردووە دەستخۆشیان لێ دەکەم زۆر بەڕاستی جێ بەڵێ کاک ئیسماعیل کاتمان زۆر کەماوە گەلێک سوپاس سەرنجەکان گەیشتن شێرکۆ لە شاری سلێمانی دوا پەیوەندی کاک شێرکۆیکە بە کوردی سەرنجی خۆت بدەیت ئەو کاتەوە باش هەموو کاتێکی جەنابەت باش بەڕێزم گەلێک سوپاس سەبارەت بڵێن بە ئەندام پەرلەمانی خۆمان بەڵێ ئەندام پەرلەمانی کوردستان بەڵێ من ئەڵێم یعنی زۆر سێرا ئەمە قسەی من نییە هەزاران کەسی وەکو منە ئەندام پەرلەمانەکانی ئێمە بە دوای بودجە بە دوای سارێ باش بە دوای قانونی باش بە دوای شتی باش بەڵێن دانیشتن لە پەرلەمانە من ئەوە ناڵێم ئەندام پەرلەمانەکانی ما هیچ نەکەن بەس تەماشا ئەندام پەرلەمانەکانی کوردی تورکیا بکەن کە بودجەی خۆیان کە سەرف ئەو بودجێکە وەرەگرن بۆ هاوڵاتیانی خۆیانە وەفقەکانی هەولێرنی بەڵێ بەڵێ کاک شێرکۆ سپاس پێندێکێت بەڵێ تەماشەبانێنێجا نەشوان یاسین لە تۆرە کۆمەڵاتی پێیجێنارتی دنویسە یعنی بوومەژی دیار بۆکە و دەبێژە کۆ ئۆپۆزیسیۆنژی بە کوردان کار ناکات بەس بۆ مەبەست و مەسلحەتێن خۆیان شخصی کار دکە هەروە شاهید قندیل ئاڵێ بەڕاستی لە دوای پەیدابوونی ئۆپۆزیسیۆن پەرلەمان لە خەوا قۆڵەکە هەستە کە چەند ساڵە تێدایە هەروەها ئاکۆ ئەحمەد ئاڵێ لە ڕاستیدا ئەم هەڵوێستەی گۆران بەرز دەنرخێنم تا ئێستا پەرلەمانتاری کورد تەنها لە پێناو بەرژەوەندی خۆی ئیشی کردووە هەروەها ناز بارزانیشی دەبێژە بە ڕاستی سوپاس دەکەم و سوپاس بوتەژێک نازغان هەروەها دەبێژە ئەف ئەندام پەرلەمانێک هەر ئەندام پەرلەمانێک بۆ ئەندام پەرلەمانێکی دن لەوانە پێچە جیاواز بن دەگەل هەفتوو لێ سەبارەتی بەرژەوەندیان هاوڵاتیان و بەرژەوەندیان خوا بخوا باشن لێ بۆ هاوڵاتیان زۆر باش نینەوەکە دەبێژە بەێ تەماشەبانێنجا بەوەیەکی ژەمانە داویە تەوەرەیرۆ کۆتای بەبوو لەسەر ئەندام پەرلەمان دناوبەرە نوێنەراتیکردن ڕاستەقینە خەڵێکان پاراستنە بەرژەوەندی خەدەوە کۆتەوەدیتی پرانیا
بۆچۆنە سەرهەندێ بکو وەکو پێویست پەرلەمان کارێخوانەکە و ئەندەم پەرلەمانژی وەکو خەڵی دوگوتی ئەف پەیوەندین هەموو بمەهاتی لە گۆر بەرژەوەندین خۆ کار دەکەن و پێویستە لە گۆر بەرژەوەندی گشتیش بەرکوە نونەڕاتی گەل دکە لە پەرلەمانی کوردستانی هیویدارین سەرنجاوان بۆ لایەنی پەیوەندی دەرگەشت بە هەیە سەبەهی دەتەوەرەکی گەرمتردا دەخزمەتەوە دەبم گەلێک سوپاس کو هەیەنها تەماشەوانێن بەرنامەم بووی شاد و بەختەوەر بن